بابەتێکێنا کۆمەڵگە زۆر باوە ئەویش قسەیەکی زۆر ڕخنێکی زۆر لەم شەڵتەراناگیرێت کەسانی زۆر چالاکەوانان کۆمەڵە قسێک لەسەر شەڵتەرەکان دەکەن کاڵەن لە ئاستێکی پێویستیانین کۆمەڵە شتێک لەناو شەڵتەرانە ڕوئیان کە نابێت ڕووبن ئەم شتانە چۆنن ئایا شتانە هەن ئەگەر نین ئەم کەسانە لەسەر چ بنەمایە قسە ئەەکەن خۆی هەر کەلێنێک هەبێ هەر کێشەیەک هەبێ و هەر دەنگۆیەک هەبێ طبعاً ئەبێ بەدوایە بچیت و چارەسەری بۆ بدۆزیتەوە ئەگەر وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەرکی سەرشانیانەکە بەدوادە چوون بۆ ئەمە بکەن ئایا بۆ تاسەنەیان کردووەیان خۆیان کە ئەرکێکی خۆی ئێستا بڵێن من ڕێکخراوێکی ژنانم هەیە ئەتوانم ئیش بکەم لەسەرەوە ئایا بۆچی من ئەم دەنگۆیە هەیە یاخۆ خۆم قسەکە ئاکەم ئەڵێم بەڵێ شەڵتەرەکان وان بەڵام کەسێک ژنێک تەلەفۆنم بۆکە کچێک تەلەفۆنم بۆکە یەکەم ڕێگا کە پێی پیشانێ واتە یەکەم چارەسەرکە پێی ئەڵێم بڕۆ بۆ شەڵتەر بەڵام هەڵەکە لێرەیە ئەوەیە کە من خۆم باسی بکەم بە کەسەکە بڵێم نەخێر وەڵامە چۆ بە شەڵتەر وەڵا شەڵتەر زۆر خراپە وایە ئەمە مؤسسەیەکی حکومیە ئەگەر کەلێنی تایە بێ بە پێی یاسا چارەسەر بکرێ بە ڕێکاری یاسایی ئەبێ چارەسەر بکرێ